پاڵەوانەکان هەریەک لە کێشێکی جیاواز هەوڵی سەرکەوتن و بەرزکردنەوەی قورسایی دەدەن. کە بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی بە هاوکاری یەکێتی هێزی لەش ڕکابەرەکەی ئەنجام داوە کە ئەویش پاڵەوانێتی 5 پرێز بۆ ناوەند و هۆڵ و یانەوەرشیەکان لەخۆ دەگرێت. دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی ئێمڕۆژ پاڵەوانێتی بەرزکردنەوەی قورسایی هێزی لەش 5 پرێسمان ئەنجامدا کە دیارە ئەم پاڵەوانێتیە خۆی بۆ خۆی بە هەمان شێوەی پاڵەوانێتیەکانی پێشوو بۆ مەبەستی یان بە مەبەستی هاندانی گەنجان و لاوان و وەرزشەوانانە بۆ ئەوەی هەم ئەو توانایی هەیەە پەرەی پێ بدەن و هەم ئەوانەی کە حەزیشیان بە وەرزشکردنە لەگەڵ ئەمانە بتوانن بەردەوام بن لە وەرزشکردن. یاریزانانی بەشداربوو لە پاڵەوانێتەکە هەریەک لە کێشێکی جیاواز لە ئەنجامی هەوڵ و ماندووبوون و هێزێکی زۆر میدالی بوون بە پاڵەوان بوونیان بەدەستهێنا. لە زۆر گرنگە کە ساڵانەی ئێمە بەشداری ئەم پاڵەوانێتی کوێن بەس خۆتەزانین بە بۆنەی کۆڕۆنا ئەو سەردەمێکی زۆرە یاریزانەکان چاوەڕە و خۆتەزانین بۆ ئێمە ئەگەر زوو بکرێت تۆ خۆتی زیاتر بۆ ئامادەکەی بەڵام بە بۆنەی کۆڕۆنا ئەمدەیەکی زۆر داوەڕاین. کچە ناوبژیوانێک ئاماژە بە بەشداریکردنی کچان دەکات لە یاری هێزی لەش لە خولو و پاڵەوانێتەکاندا. تا ڕادەیەک ئافرەتانیش بەشداری لە پاڵەوانێتەکاندا دەکەن هێزی لەش بەڕاستە پیاوان زیاترا بەڵام خۆشبەختانەش ئێستا ئافرەتشان بەشانی پیاوان بەشداری لە پاڵەوانێتەکان دەکات. ئەمڕۆ من وەک ناوبژیوانێک بەشداریم لە پاڵەوانێتەکانی هێزی لەشی کوڕاندا کردووە. بەشداری چەند پاڵەوانێتی هەم کوردستانم کردو هەم دەرەوەی کوردستانی کردووە. سپاس بەخوای توانیومە بە نەتیجەی زۆر باشەش بێمەوە. هێزی لەش ناوی خۆی لەگەڵ خۆیدایە، ئەویش بە بەشداری کەسانی پاڵەوان و جەستەی بەهێز و پتەو دەبێت. کردنەوەی خول و پاڵەوانێتیش ڕکابەری زیاتر لە نێوان ئەو پاڵەوانانەی یاریەکە دروست دەکات. لە ئەنجامیشدا هەمووان هەوڵ دەدەن بگەنە لووتکە. محەممەد حسەین، گەلی کوردستان، سلێمانی.